ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکی تری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان گفتوگۆ ئەەکەین سەبارەت بە هەڵکشانەوەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان یان برەوسەندن و پەرەپێدانێکی زیاتر و باشتری پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەسەر ئاسی ناوخۆی عێراق و لەسەر ئاسی ناوچەکە و جیهان. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کارزان ئەحمەد مامۆستای زانکۆ. مامۆستا کارزان بەخێر بێت و خۆشحاڵین. زۆر سپاس بۆ یۆش. مامۆستا کارزان هەرێمی کوردستان یەکێک لەو سێکتەرانە کە هەمیشە جێگەی بایەخ بۆی پرسی گەشەپێدان و ئەوەی کە چۆن پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ مەرکەز لەگەڵ دەوروبەر لەگەڵ وڵاتانی زلهێز و خاوەن هەژمون پەرە پێ بدا وە گەشەی پێبات. لەو 33 ساڵی ڕابردووە بەردەوام هەرێمی کوردستان شێوە سیاسەتێکی هەیە کە ئەوێت سیاسەتێکی نەرم بەکار بهێنێ زۆرترین دۆستایەتی دروستکە وا بکات بەشێک لە دەوڵەتان نوێنەراتی خۆیان لە هەولێر بکەنەوە و سەردانی بەردەوام هەیە لە نێوان هەرێمی کوردستان و دەوڵەتانە و بەشداری وەفدەکانی هەرێمی کوردستان لە کۆنفرانسە گەورەکانە بە تایبەتی لە کۆنفرانسی میوشن بۆ ئاسایش لە داڤۆس بۆ ئابووری لە زۆرێک لە مؤتەمەر و کۆنفرانسی دەوڵەتەکان هەرێمی کوردستان جوهدی هەیە بچێتە پێشەوە و پەیوەندێکی باشتری هەبێ. جەناب بەدۆکو کەسێکی ئەکادیمی لە ناو دنیای سیاسەتە وەکو شۆڤەکارێکی سیاسی وەکو مامۆستایەکی زانکۆ خوێنەوت بۆ ئەو ڕیتمی یان ئەو مۆدێلی ئیشکردنەی هەرێمی کوردستان چی یان ئەو خیاڵدانەی کارێمی کوردستان ئەوێ کاری پێ بکە تا چەند خیاڵدانێکی باشە تا چەند سیاسەتێکی مەدروسە. لە ڕاستی ئێمە سپاس جارێکتر بۆ میوانداریەکەتان. ئێمە لە مەجای علاقاتی دەولیە ئەوەی کە ڕۆڵی سەرەکیانە لە بواری پێنەوەڵتیەکاندا بریتین لە دەوڵەتان کە ئەکتەری سەرەکین لە مەجای علاقاتی دەولیە، بەڵام هاوشان لەگەڵ دەوڵەتانیش دەکرێت کۆمەڵک هەرێم یان کۆمەڵک ئەکتەری تر هەبن کە دەوڵەت نین بەڵام کاریگەری ڕۆڵی بەرچاویان لە مەجای علاقاتی دەولیە. هەرێمی کوردستانی وەکو تاکە هەرێم لە چوارچەوەی دەوڵەتی عراقی فدراڵە دوای نووسینەوەی دەستور و دەنگپێدانی عراقەکان بە دەستور کە سیستەمی فدرالی لە عراقدا چەسپێنرا، هەرێمی کوردستان چوارچێوەیەکی یاسایی وەربگرت و لەو کاتەوە هەرێمی کوردستان هەوڵی داوە پەیوەندیەکانی خۆی هەم لەگەڵ حکوومەتی ناوەند هەم لەگەڵ دەوڵەتانی دراوسێ هەم لەگەڵ دەوڵەتانی هەرێمی و دەوڵەتان لەسەر ئاسی جیهان پەیوەندیەکی پتە و باش لەسەر ئاسی هەموو سێکتەرەکان دروست بکات و هەوڵیشەوە جۆرێک لە هاوسەنگی و بێلانی لە نێوان هەموو دەوڵەتان هەڵبژێرێت کە لە ناوچەکە ڕۆڵ و کاریگەری بەرچاویان هەیە. بۆی لە ڕاستیە ئەگەر سەیر بکەین لەسەر ئاسی جیهان هەرێمی کوردستان و کوتاکە ئەکتەرێکی نادەوڵەتی وەکو ئەکتەرێکی نادەوڵەتی لە چوارچەوەی عراقی فدراڵ توانیوی تا ڕادەیەکی باش دەستی دۆسایەتیش بکات هەم بۆ دەوڵەتانی هەرێمی هەم لەگەڵ عراق هەم لەگەڵ دەوڵەتانی جیهانیشدەوە توانیویەتی بەڕاستی باڕاستیەکی باش گەشە بە پەیوەندیەکانی خۆ بدات. ئەگەرمەش بە نوێ ڕۆمکەینەوە سەریەکەین لە هەرێمی کوردستان و لە هەولێری پایتەخت چەندین وەلاتی دەوڵەتانی گەورەی جیهان بە تایبەتی ئەوانەی کە ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشیان پێگە ڕۆڵی دیاری بەرچاویان لەسەر ئاسی جیهان و کارێکتەرێک سەرەکین لە گۆڕەپانی نێودەوڵەتیە بە تایبەتی ئەمریکا و فەڕەنسا و سین و بە تەواوی دەوڵەتانی تر لە دنیادا نوێنەراتی خوانە لە هەرێمی کوردستان ئەمەش توانیوێتی بەڕاستی جۆرێک لە کرانەوەی هەرێمی کوردستان هەم ڕووی دنیادا بکرێتەوە و هەم دەوڵەتانی دنیا بیانەوێت پەیوەندیەکانی خوا لەگەڵ هەرێمی کوردستان پەرە بدەن. بۆیە من پێم وایە ناڵین بێت کەم و کورتی نەبوو لە ماسا، بەڵام بەدڵنیاییەوە هەرێمی کوردستان وەکو ئەکتەرێکی نادەوڵەتی وەکو هەرێمێک لە چوارچێوەی عراقی فدراڵە توانیوێتی تا ڕادێشی باش هەنگاوی باش نوێت باڕەستی دروستکردنی پەیوەندی لەگەڵ دەوڵەتانی جیهان و ناوچەکە و وەگرە حکوومەتی عراقیش. مامۆستا ئەو سیاسەتەی کارێمی کوردستان گرتوێتێ بەرسبارەت بە دەوڵەتانی ناوچەکە چی بە تایبەت لەگەڵ وڵاتانی عەرەبیە کە ئێمە بینیمان لە هەفتەکانی ڕابردوو نوێنەراتی قەتار لە هەولێر کرایەوە و بەردەوامیش پەیوەندیەکی هەیە ینی سەردان هەیە لەلایەن کاربەدەستانی هەرێمەوە بۆ قەتار بۆ ئیمارات بۆش لە دەوڵەتان و خوێندنەوەی هەرێمی کوردستان بۆ حزوری دەوڵەتانی عەرەبی لە ناوچەکەیە چۆن هەڵەسەنجێنی ئەو پەیوەندیانی هەن لە ئاسی تموحان. لە ڕاستیدا من پێم وایە سەرەتا لە بەرگەی یەکەمی پرسیارەکەتەوە دەست پێ بکەم. پێم وایە هەرێمی کوردستان بە حکوومەتێکی عراق بەداخەوە ئەجەندای بەشێک لە وڵاتانی کاریگەری لەسەر سیاسەتی ناوخۆی عراق و کۆمەڵێک ئەجەندایەک دژ بەیەک وەکو دەیبینی ڕۆڵیان هەیە لە گۆڕەپانی سیاسی عراقی و لە ناوەندەکانی بڕیان لە عراقدا. بۆ من پێم وایە هەرێمی کوردستان تا ڕادەیەک بە تایبەتی لەگەڵ دەوڵەتانی هەرێمی توانێتی جۆرێک لە هەڵسەنگی جۆرێک لە بێلانی پارێزێت بەرامبەر بە دوو دەوڵەتی کاریگەر و خاوەن هەژمون لە ناوچەکە بریتین لە کۆماری ئیسلامی ئێران
و تورکیا لەلایەک و لەلایەکی ترەوە هەڵوێستەکانی کۆماری ئیسلامی ئێران و ئەو دەوڵەتانی کە لە چوارچێوەی با بڵێن بەرەی کۆماری ئیسلامی ئێران هەژمار دەکەن و لەلایەکی تر ئەمریکا و بەشێکی زۆر لە ڕۆژاوە کۆمەلگای وڵاتی من پێم وایە تا ڕادەیەک هەرێمی کوردستان توانێت هاوسەنگێکی باش لە نێوان تەرەفە جیاوازەکان پارێزێت و بەنسبەت بەڕێگەی دوێن پرسیارەکەت لە ڕاستیە من پێم وایە هەرێمی کوردستان پێشی زۆر باشی وسە لەگەڵ دەوڵەتانی کاریگەر لە ناوچەکە بە تایبەتیەوەی کە باست کە دوایین نوێنەراتی خۆی کە لە هەرێمی کوردستان لە دەوڵەتی قەتەر ڕاستە ئەگەر سەیری بکەی دەوڵەتی قەتەر هەم لە ڕووی ڕووبەرەوە هەم لە ڕووی ژمارەوە هەم لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە ڕاستی دەوڵەتێکی بچووکە بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە قەتەر لە مەجای علاقاتی دەولیە و لە مەجای وزای بەڕاستی دەوڵەتێکی بچووکێت بە عکسەوە پێچەوانەوە قەتەر بۆتە ناوەندیشی گرنگی وزە لە جیهاندا و یەکێک لە دەوڵەتانی کە پێگە و نفوزیشی هەم لە ڕووی اقتصادی و هەم لە ڕووی وزەوە کاریگەریکی زۆر باشی هەیە لەسەر سیاسەتی دەوڵەتانی جیهان و بگرە ناوچەکەش بە جیهان بەگشتی بۆیە ئەگەر سەری بکەی هەرێمی کوردستان توانێتی پەیوەندیشی باش لەگەڵ وڵاتانی دروستکا بە تایبەتی قەتەر کە پێگە هەژمونێکی زۆری هەیە بە تایبەتی لە مەجای وزە لە ناوچەکەیە. ئوستازی خۆشەویست لەو ماوەی ڕابردوو بینیمان سەرۆکی دەوڵەتی تورکیا کاتێک دەچێتە بەغدا دێتە هەولێری شووە ئەمە بۆ زۆرێک لە سەرۆکوەزیرانەکانی تری شەروایە کە لەسەر ئاسی دنیا کە سەرۆکی دەوڵات سەرۆکوەزیران وەزیرانی دەرەوە کار بەدەستە لە باڵاکان دێنە بەغدا هەوشێو دێنە هەولێرش خوێنەوە بۆ مەچیە لەوەی کە هەرێمی کوردستان توانیوێتی وا بکات هەولێر جێگەیەکی وای هەبێ لە ڕووی نفوزەوە لە ڕێگەی کاریگەریەوە لە ڕێگەی بەها دەوڵەتیەکانەوە کاتێک وەفدەکان سەردانی بەغداکەن ناچارن بێنە هەولێری ژیان پێیان خۆشە بێنە هەولێریش لە ڕاستیدا زۆر جارت دەگوترێت هەرێمی کوردستان نەک هاوشێوەی دەوڵەت بگرێت لە هەندێک مەجالە و لە هەندێک کاتی دیاریکراودا پێم وایە هاوشێوەی سەروی دەوڵەتانیش تەعاملی لەگەڵ کراوە بە تایبەتێک سەیری بکە لە ڕووی هاتنیشانە دیبلۆماسیەکان بۆ هەرێمی کوردستان ینی زۆر جار هەرێمی کوردستان وەکو دەوڵەتێک تەعاملی لەگەڵ دەکرێت و باشترین بەڵگەشت و گەواهی دەر بۆم قسەی ئێمە بریتێ لە هاتنی بەشێکی زۆر لە بەرپرسانی دەوڵەتانی جیهان لە سەراسی جیهان بەگشتی و دەوڵەتانی هەرێمیش ئەگەر سەیری دوایین سەردانی ڕەجەب تەیب ئەردوغان بکەین بۆ هەولێری پایتەخت لەگەڵەوەی کە سەردانی بەغدادی پایتەختی عراقی کرد و دوجار سەردانی هەرێمی کوردستانی لەبەرەوەی کە هەرێمی کوردستان توانیویشی بەڕاستی پێگەیشی گرنگ و پێگەیەک استراتیژی بۆ خۆی دروستکات و بەڕاستی ئەو پێگە دیبلۆماسیەک لە ناوچەکەیەتی بۆیە لەلایەن دەوڵەتانی هەم هەرێمی و هەم جیهان بەڕاستی حساباتی تایبەتی بۆ دەکرێت و خاوەن موقیفی خۆیەتی و ئاجندای تایبەتی خۆیەتی لە ناوچەکەیە بۆ بەڕاستی ئەگەر سەیری بکەین هاتنی ئەردۆگان و تەواوی و بەرپرسی باڵای دەوڵەتان کە لە ڕابردوودا سەردانی هەرێمی کوردستان کردووە دەرخەریەوە بەڕاستی کە پێگەی دیبلۆماسی هەرێمی کوردستان لە ئاستێکی باڵادایە و هەرێمی کوردستان توانێتی پێگە دیبلۆماسیەکەی خۆی هەم بەرامبەر بە عراق و هەم بەرامبەر دەوڵەتانی هەرێمی و بەرامبەر دەوڵەتانی جیهانیش بپارێزێت. ئوستازی خۆشەویست بابەتی بەرژەوەندی بە تایبەتی لەم سەردەمی سەرمایەداری و گەشەی بزنس و ئەوەی کە دەوڵەتان هەوڵەدەن چەندە لە ڕووی سیاسی و ئەمنی و سەربازی و چنە پێشەوە ئەوەندەش لە ڕووی بازرگانیەوە هەوڵێن کە دەرس و دەلاکە تازە بخۆیان بدۆزنەوە و لە ڕێگەی عیلاقات لەگەڵ هەرێم و دەوڵەتەکانی ترا ئابووری خۆیان بەهێزکەن هەرێمی کوردستان توانیوەتی سەرنجی دەوڵەتان ڕابکێشێ لە ڕووی ئابووریەوە جۆرێک لە پەیوەندی و جۆرێک لە هاوبەشێتی دروستکە بەدڵنیایەوە هەرێمی کوردستان توانیوەتی دەرچێکی باش بێت بۆ پێکەوە بەستنەوەی بەرژەوەندی دەوڵەتان لە ناوچەکەیە و پێشم وە لە ڕاستیە فاکتەری وزە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە و ئێستا لە ڕابردووبینیمان ڕاستە ئێستا هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بۆ دەرەوە لە ڕێبەندەری جیهانی تورکیا و وڵاتانی دەرەوە ڕاوەسا بەڵام لە ڕاستیە فاکتەری وزە لە ڕابردووە توانیوێتی پێگەی هەرێمی کوردستان بەهێز بکات و جۆرێک لە زەمان بۆ ئاسایشی وزەی هەرێمی کوردستان دابین بکات و پێشم وە لە چەند ڕۆژی ئایندەیان بەپێی پێشبینیەکان پێمان وایە کە هەناردنەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بەتابێت دوای کۆبوونەوەی ئەمڕۆی سێقۆڵی نێوان حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێم بڕیاردەر بەدەستانی کۆمپانیا نەوتیەکان پێدەچێت هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە لایەندەیەکی نزیکش نەبێت لە ئایندەدا دەست پێ بکاتەوە بۆیە پێم وایە هەرێمی کوردستان توانێت هەم پێگە جیۆپۆلیتیکەکەی و هەم پێگە دیبلۆماسیەکەی بەکاربێنێت بۆ بێزکردنی علاقەی خۆی هەم لەسەر ئاسی ئابووری هەم لەسەر ئاسی سیاسی وە لە ڕاستیە پێشم وایە وزە هێزێکی بە ئاسایشی هەرێمی کوردستان بەتایبەتی ئاسایشی وزە داوە و بەردەوام هەرێمی کوردستان لە ڕێی بەشداریکردن لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان و کۆنگرە ئابووریەکان دیبات کردەوە کە ئێمە پشتیوانی و پێشوازی لە کۆمپانیەکانی و وەرهێنانی دەوڵەتانی جیهان دەکەین بۆی کە بێن و بەرهێنانی خوان لە هەرێمی کوردستان توپاتکان بەتایبەتی خاڵی بەهێزی هەرێمی کوردستان بەراورد بە ناوچەکانی ناوەڕاستی خواری عراق بریتیە لەو جۆرە ئارامی کە لە هەرێمی کوردستانێکە دەتوانێت بەڕاستی ژینگەیەکی لەبار و زەمینەیەکی لەبار
بڕخسێنێت بۆ هاتنی کۆمپانیەکانی دەوڵەتانی جیهان لە هەرێمی کوردستان کە بتوانن وەبەرهێنانی خۆیان لە تەواوی سێکتەرەکاندا لە هەرێمی کوردستان بخەنەگەڕ و دوجار ئەمە هەم بۆ بەرژەوەنی هەرێمی کوردستان و هەموو بەرژەوەنی دەوڵەتانی دنیاش دەکشێتەوە. ئوستازی خۆشەویست، بە تایبەتی لە هاتنی کۆمپانیەکان بۆ هەرێمی کوردستان، کۆمپانیا ڕەگەزەکان و کۆمپانیانی بواری وزا، کۆمپانیا زەبەلاحەکانی بواری تەکنۆلۆژیا، بواری ڕێگەوبان و بیناسازی، ئێستا لە هەرێمی کوردستان هەست بە حوزوری ژمارەیەکی باش لە کۆمپانیاکرێ کە ڕەنگە لە ناوەڕاست و باشووری عێراق هێشتا بۆ ئاستە نەبێ. خوێنەوە بۆ چی؟ ینی هەرێمی کوردستان توانیوەتی جۆرێک لە دڵنیایی بات بە کۆمپانیەکان، توانیوەتی جۆرێک لە دەرفەت بڕەخسێنێ بۆ کاری بزنس و بازرگانی لە کوردستان کە کۆمپانیەکان بتوانن خەونیان ببێنە هەرێمی کوردستانەوە. من پێم وایە و فشارانەی کە لەسەر ئاسی سیاسی و لەسەر ئاسی ئابووری بە تایبەتی لە دوای ساڵی 2014 دەوخران و سەر هەرێمی کوردستان بەشێکی پێیوەستبووە بۆ پێشکەوتنی بەڕاستی کە هەرێمی کوردستان بەخۆی بینیوە، هەم لە ئەگەسەریکەی لە سێکتەری ڕێگاوبان، سێکتەری پیشەسازی و سێکتەری ئابووری لە هەرێمی کوردستان و ئەو جۆرێک لەو بوژانەوە و گەشانەوەی کە لە هەرێمی کوردستانەوە لە هەموو ڕۆکانەوە بۆ من پێم وایە بەشێک لە دیدگای دەسەڵاتدارانی حکوومەتی عێراقی بەرامبەر بە هەرێمی کوردستان و فشارە کە خراوەتە سەر هەرێمی کوردستان هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی سیاسی بە تایبەتی سزابووریەکانی چەند ساڵی ڕابردوو کە بەڕاستی پێچەوانی دەسوور و یاساکان وخراونە سەر هەرێمی کوردستان پێم وایە بەشێکی زۆری ڕابطیەوە بە و گەشەسەنەی کە لە هەرێمی کوردستانەوە هەبووە و پێشم وە هەرێمی کوردستان توانیوێتی بەڕاستی جۆرێک دڵنیایی بدا بە کۆمپانیەکان لە تەواوی سێکتەرە جیاوازەکان کە بێن وەبەرهێنانی خوان و گەشەی وەبەرهێنانی خوان لە تەواوی سێکتەرە جیاوازەکان بخەنە ڕوو و تا ڕادەیەکی زۆر هەرێمی کوردستان سەرکەوتوو وە لە مەجالەیە بۆیە پێم وایە دیدگای دەوڵەتانی گەورە و خاوەن کۆمپانیاش ینی ئەوە هەم بەڕوون بەتەوە کە هەم مامەڵی هەرێمی کوردستان و هەم ژینگەی کە لە هەرێمی کوردستانی هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئارام و سەخڕاری کە لە هەرێمی کوردستانی تا ڕادەیەک ژینگەیەکی لەبارە بۆ و کۆمپانیانە کە بن وەبەرهێنانی خوان لە هەرێمی کوردستان بکەن. کارزان بەردەوام شاندەکان هەرێمی کوردستان سەردانی دەوڵەتانەکەن چۆن سەرۆکی دەوڵەتان و سەرۆک وەزیر و وەزیرە معنیەکان کاتێک دێنە عێراق دێن هەولێر لە ڕەدی ئەتیبارە زۆر جار سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت بۆ نمونە لە ئاستی باڵایە پێشوازیەکرێن لە کۆشکی سپی لە کرملێن لە ئەلیزا ینی لە زۆرینەی کۆشکە گەورەکانی دنیا لە زۆرینەی دەوڵەتان هەرێمی کوردستان بە ئاستێکی باش پێشوازیان لێکرێ و لەو چەند ساڵی ڕابردووشە هەرێمی کوردستان جوهدی هەبوو لە کۆنگرە و کۆنفرانسە گەورەکانی وەکو میونخن و میونخن و داڤۆس و زۆرێکی دیکە لە مناسبەتە گەورەتکان هاوبەشی پێکرێ بەشداری پێکرێ لەوێ ڕۆڵی هەیە حزوری هەیە خوێندنەوە دووەم ڕۆڵی هەرێمی کوردستان چییە لەوەی کە جوهدی هەیە لە پاڵ هاتنی شاندەکانە هەرێمی کوردستانیش بە شاندی گەورە لەوی تر بێ لە شوێنی تر بێ بەدڵنیای ئەمەی کە جەنابەت باست کرد وەکو باسم کرد ینی دەرخەریەوەی کە سنگ و پێگەی دیبلۆماسی هەرێمی کوردستان لە سەراسی وڵاتانی دەرەوە و لە سەراسی جیهان بەگشتی حساباتی تایبەتی بۆ دەکرێت ومانایەوەیە کە هەرێم ڕۆڵێکی کاریگەری هەیە لە هەموو پێشاتە سیاسی و ئابووری منیانەی کە لە ناوچەکە ڕوودەدان بۆ سەلمان و ڕاستیمەش دەکرێت ئەم نمونانەی کە جەنابەت باست کرد بەشداری شاندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان و لە ئەو کۆنگرانی کە سەبارەت بە ئاسایش و سەبارەت بە ئابووری و تەواوی سێکتەرەکانی تر هەم لە سەراسی دەوڵەتانی هەرێمی و لە سەراسی وڵاتانی عەرەبی و لە سەراسی جیهانیش بەشداریان پێ دەکرێت بەڕاستی ئەمە نیشانەیەوەی کە سنگ و پێگەی هەرێمی کوردستان و قورسایی هەرێمی کوردستان دەردەخات و لە ڕاستیە بەشێکی زۆری ئەم دروستکردنی ئەم عیلاقە و بنیادنانی کوردستانیشی بەهێز بەمە دەکرێت کە هەرێمی کوردستان کرانەوەیەکی زیاتر هەبێت بە ڕووی وڵاتانی دنیادا و هەوڵ بدەدات سود لە ئەزموونی وڵاتانی پێشکەوتووی جیهان وەربگرێت هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی اقتصادیەوە و لە ڕاستی لە ڕووی تەکنۆلۆژیا و پێشکەوتنە بەرچاوی کە تەواوی سێکتەرەکانی کۆمەلگا بۆی کە ئێمە ئەزموون لە دەوڵەتانی پێشکەوتووی جیهان وەرگرین و سود لە ئەزموونی وان بگرین بین لە هەرێمی کوردستانی پیادەی بکەین بۆیە بەڕاستی پێم وایە گرتنەبەری ئەم جۆرە لە سیاسەتەوە هەوڵدان و ڕاکێشانی ئەم کۆمپانیانەی کە کۆمپانیای کاریگەرن و ڕۆڵی گەوران هەیە لە دەوڵەتانی خواندا لە بژانەوەی ژێرخانی ئابووری دەوڵەتەکانیان بێن کە سەر بەشێکی سەرمایەکانیانە تەواوی سەرمایەکانی لە هەرێمی کوردستان خەنەگەر دوجار ئەمە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و هاوڵاتیان و حکوومەت و دروستبوونی کوردستانیشی بەهێزە کە دوجار بەرژەوەندی هەموو نیشتیمانیان دەکشێتەوە. مامۆستا کارزان سیاسەتی دروستنەکردنی سەرێشە و کێشە بۆ دراوسەکان یعنی ڕاستە کۆمەڵێک دەوڵەتی داسەپی دراوسێ هەن بە تایبەتیش ئێران و تورکیا بەڵام هەرێمی کوردستان هەمیشە سیاسەتێکی هەیە کە سیاسەتی پاراستنی دراوسەتیە و زیان نەگەاندنە بەوی دیکە
ئەم سیاسەتە تا چەند توانیوێتی وابکە هەرێمی کوردستان جۆرەك لە ئیستیقراری هەبێ و جۆرێکش لە متمانە لە هەرێمی کوردستانەوە دروست ببێت. ئەوەی کە بینیوانە لە ڕابردووە بەردەوام هەرێمی کوردستانەوە دیپات کردو کە ئێمە پێمان باشە و هەوڵ دەدەین کە ئێمە دراوسێکی باش بین لەگەڵ دەوڵەتانی دراوسێبان بە تایبەتی یەرێک لە کۆماری ئیسلامی ئێران و دەوڵەتی تورکیا و بەڕاستیدا لە ڕاگەندراوی فەرمی بەڕێ سەرۆکی حکوومەت و بەڕێ سەرۆکی هەرێم بە تەواوی بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و تەنانەت بەرپرسە باڵاکانی پارتیش ئەو دووپات کراوەتەوە ئێمە کە دەمانە دراوسێکی باشن و هەرگیز نابینە سەرچاوی هەڕەشە بە دەوڵەتانی دراوسێ و هەوڵیش درراوە و هەم لەسەر ئاسیین وڵتی هەم لەگەڵ حکوومەتی عراقی و هەم لە ناخۆی هەرێمی کوردستانیش کە هەرێمی کوردستان بە هیچ جۆرێک و خاکەکەی نەبێتە هەڕەشە لە ڕێگەی ئەو گروپانەی کە لە هەرێمی کوردستانەوە هەن بمنە مای هەڕەشە و زیانگاندن بە ئاسایشی هەم کۆماری ئیسلامی ئێران هەم دەوڵەتی تورکیا و بە هەمان شێوەش ئەوانیش هەوڵیان داوە کە ئەوان بۆ پرسانی هەرێمی کوردستان دووپاتکرەوە کە نابێت بەڕاستی ئاسایشی دەوڵەتانیان لەلایەن هەرێمی کوردستان بکرێتە ئامانج بەداخەوە بەشێک لە گروپ و ڕێکخراو لە هەرێمی کوردستان زۆر جارەمان بەرژەوەندی هەرێمی کوردستان و بەرژەوەندی هەوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەرچاو نەگرتووە چەند جارێک بوونە مای هەڕەشە بۆ سەر دەوڵەتانی بەشێک لە دەوڵەتانی دراوسێ لەلایەن ئێمەوە بەڵام سیاسەتی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی دووپات کردەوە کە ئێمە هەرگیز لەگەڵەوە دانین کە خاچی هەرێمی کوردستان بێتە مای هەڕەشە بۆ دەوڵەتانی دراوسێمان وەمیشە دەستی دۆساتی و برایەتیان درێژکردەوە بۆ دەوڵەتان لەسەر ئاسی جیان و بە تایبەتی دەوڵەتانی دراوسێمان. لەسەر ئاستە کولتوریەکە چی مامۆستا کارزان بۆ نمونە پەیوەندیەکێ لەسەر ئاستی ناوچەی لە نێوان میلەتانی ناوچەیە هەرێمی کوردستان توانیوێتی شتێک لە پەیوەندی کللتوری دروست کات و گەشەی پێبات لە ڕاستیەکە لە کەناڵە کاریگەرەکان بۆ دروستکردنی وەناسانی کولتوری هەرێمی کوردستان بریتە لە ڕێگەی دیبلۆماسی و هێزی نەرم کە ئێستا بەشێک لە دەوڵەتانی جیان لە مەجای دیبلۆماسیە پیادەی دەکەن و گەرسێ بکەن لە ئێستادا هەرێمی کوردستان خاوەنی بەشێکی زۆر ئەوەی کە پێم وایە خاوەنی زیاتر لە چواردە نوێرەتی هەرێمی کوردستان لە وڵاتانی کاریگەر بە تایبەتی ئەمریکا و بەشێک لە دەوڵەتانی ئەوروپا ئەو پەیامی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان و فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوتیە لە ناساندنی کولتوری هەرێمی کوردستان و ئەو کەڵچەرە جوانی کە لە هەرێمی کوردستانی بە تایبەت لە پێکەوەژانی نێوان پێکاتەکان لە هەرێمی کوردستان کەمیش هەرێمی کوردستان بۆتە پەناگەیشی ئارام بۆ پێکاتەکان بۆ پێکەوەژانی پێکاتەکان بۆیە هەوڵدراوە ئەو سیما جوان و پێکەوەژان و کولتور ناسانی کە لە هەرێمی کوردستان هەیە بە جیهانی دەرەوە بناسێنە بێگومان ئەمەش لە ڕێگای نوێراتەکانەوە هەوڵدراوە کار لەسەر بکرێت پێمە بەشێک لەو پەیامەش لە ڕێگەی هەم مەجالە ئەلکترۆنیەکە و هەم لە مەجال دیبلۆماسیەکە بە دنیای دەرەوە و جیهانی دەرەوە گەیشتووە. مامۆستا سپاس بووی کە لەگەڵمان بوویت بەرەکۆتایی بەرنامەکە ئاچین بەڵام پێم خۆشەوە بزانم کە خوێندنەوەی جەنابەت بۆ ئەو 33 ساڵی ڕابردوو هەستەکەی کە ئێمە دیبلۆماسیەتی باشمان هەیە ئەو ڕێباز و میتۆدەی ئێمە بۆ دیبلۆماسیەت گرتومانتە بەر بۆی کە پەیوەندێکی باشترمان هەبێت چ لەگەڵ ناوەڕاست و حکوومەتی ئیتیحادیە چ لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە چ لەگەڵ وڵاتانی عەرەبی و ئیسلامیە کە لە ناوچەکە ژمارێکی زۆر لە دەوڵەتی عەرەبی و ئیسلامی هەیە و کاریگەری ڕاستەوخۆ ناڕاستەوخۆیان هەیە لەسەر ناوچەکە و چ لەسەر ئاستا جیهانیەکە کە ژمارێک دەوڵەتی زلهێز هەن کە خاوەنی هەژمونن خاوەنی بەرژەوەندین خاوەنی سیاسەتێکی دیبلۆماسی تایبەت بە خۆیانن و لە پاڵیشیا ئەو کۆنفرانسە دەوڵەتیانێک کە هەن و ساڵانە زۆرێک لە سەرۆک دەوڵەت و خاوەن بەرژەوەندەکان بەشداری تیاکەن لە ڕسمی گشتی دیبلۆماسیەتی کوردیا ڕەزامەندیت یان پێت سیاسەتێکی دروستە؟ وەڵی ئەبێ ڕوونکردنەوە بدەم لە سەرەکە دواتر وەڵامی پرسیارێک بدەم و لە ڕاستیە قۆناغەکانی دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان لە دوای دروستبوونی یەکەمین کابینی حکوومەتی هەرێمی کوردستان بە چەندین قۆناغی جیاوازدا ڕۆیشتووە. ڕاستی ئێمە بەداخەوە ئێمە بەشێکە لە مەژووی ئێمە پێمان خۆش پێمان ناخۆشە بەڵام دوجار دەکرێت تا پێش 2003 دیبلۆماسیەتی ئێمە و پەیوەندی ئێمە لەگەڵ وڵاتانی دراوسێ لەوانەیە پەیوەندیەکی جۆرێک زیاتر هەژمونە حیزبیەکە بابەت حیزبێک بەسەردا ساڵ بە حکومی بەداخەوە ئەم شەڕی ناخۆی کە لە هەرێمی کوردستان لەوانە بەشێک لە هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان بەرپا بوو ئەمە قۆناغێک بووە لە قۆناغەکانی دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان کە لەم قۆناغە زیاتر حیزبەکان لەوانەیە بە ئاڕاستەی جیاواز و بە شێوازی جیاواز پەیوەندیان لەگەڵ دەوڵەتانی هەم جیهان و ناوچەکە و هەرێمی کوردستان هەبێت بەڵام لە ڕاستیە دوایەوە من پێم وایە بە تایبەتی دوای دروستبوونی فەرمانگەی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پێی یاسایەکی تایبەت کە دروستکرا و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پەیوەندیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ سال لە 200 گەشان بخۆبینەوە دەکرێت لە مەحەتەیەکی دیاریکراودا یان لە قۆناغێکی دیاریکراوە بە تایبەتی لە دوای ئەنجامدامی ڕێفراندۆمی هەرێمی کوردستان جۆرێک لە دابەزی نەبێت لە پەیوەندیەکانی لەگەڵ بەشێک لە دەوڵەتانی جیهاندا
بەڵام پێم وایە لەسەر ئاستی سوورە گشتیەکە لەسەر ئاسی وێنە گشتێکە پەیوەندی دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستان لە سەروی ئەوەیە کە ئێمە وەکو هەرێمێک لە کەبیداتی بەرنامەکە ئاماژەم پێ بدە یعنی وەکو هەرێمێک مامەڵە لەگەڵ ئێمە کرابیان ئێمە وەکو هەرێمێک مامەڵەمان کردێت لەگەڵ وڵاتانی جیهاندا لە ڕاستیە دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان سەتە قۆناغی پارادیبلۆماسی کە قۆناغەکە لە سەروی ئەوەی کە تعامل لەگەڵ هەرێمەکان دەکرێت بۆ من پێم وایە بە تایبەتی لە دوای ڕوخانی حکوومەتی عراقی و بوونی دەواازەیەکی دیبلۆماسی بەڕووی هەرێمی کوردستان لەگەڵ دنیای دەرەوە پێم وابێ پەیوەندی دیبلۆماسیەکانمان لەگەڵ وڵاتانی جیهانە گەشەسەنی باشی بۆ خۆی بینیوە و پێگەی دیبلۆماسی هەرێمی کوردستان پێم وایە لە ئاستێشی واڵادایە وەگە لە ڕابردوش جۆرێک لە کەم و کورتی یان هەندێک سەرنج و تێبینی هەوێت لەسەر شێوازی شاندەکان و لەسەر هەیکەلیەتی پێکاتە دیبلۆماسیەکە لە هەرێمی کوردستان بەڵام پێم وایە ئەم نیگەرانیانە و ئەم تێبینیانە ڕێوەندراونەوە و ئێستا دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان پێم وایە بە ئاراستەی نیشتیمانی بوون هەنگاوینەوە و خاوەنی جۆرێک لە پەیوەندی باشین لەگەڵ هەم دەوڵەتانی جیهانەوە لەگەڵ وڵاتانی هەرێمی و تا ڕادێک لەگەڵ حکوومەتی ناوەندیش بۆ من پێم وایە ئێستا دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان لە ئاستێشی باڵادایە و جێگای گەشتبینی و ئومێدەبووایندی هەرێمی کوردستان. مامۆستا کارزان ئەحمەد مامۆستای زانکۆ زۆر سپاس ویستم پرسیاری ئەخیرت لێ بکەم کە بڵێم بۆ ئایندەی هەرێمی کوردستان هەستەکەی دیبلۆماسیەتی کوردی دەلاقی گەورەتری لە بەردەمایە و ئەکرێ هەنگاوی گەورەتر بنێت و ئەم دیبلۆماسیەتە پەرەی زیاتر بسەنێت و دەستکەوتی زیاتری هەبێت بۆ هەرێمی کوردستان. بەدڵنیاییەوە تا خەواتی سیاسی و ئیداری لە هەرێمی کوردستان بەردەوام بێت و ئێمە لە بەرەوەی خاوەنی هەرێمێکی خۆمانی لە چوارچێوەی عراقی فدراڵدا و جۆرێک لە ئیتارێکی یاسایی و دەستوری مانوتۆ لە چوارچێوەی عراقی فدراڵدا بۆیە بەڕاستی و دڵنیاشم ڕوئیا و استراتیژی و بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و پلاندارانی بڕیا لە هەرێمی کوردستان بە ئاراستەی ئەوە هەنگاو دەنێن کە پەیوەندی دیبلۆماسیەکان لە هەر ئاستێکدا بن فراوانتری بکەن و باشتری بکەن و گەشەی زیاتری پێ بدەن کە بچێتە خانەی خزمەتکردن بە بەرژەوەندی نیشتیمانی و هاوڵاکانی هەرێمی کوردستانەوە بە ئاراستی پەرسەندنی پەیوەندی دیبلۆماسیەکان لەگەڵ وڵاتانی جیهاندا. مامۆستا کارزان ئەحمەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤا و سپاس بۆ هەموو شیکردنەوەکانت. سپاس بۆ جەنابیشت خۆشحاڵم دووبارە. سپاس. ئەزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاڤە و تا ڕاڤەکردنێکی تر بخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.